بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. بناوي ملبندو بناوي ستافي فێرگەی دایک و فێرخوازانی خۆشەویست فێرخوازە نمونەیەکان زۆر بە گەرمی و بە خۆشحاڵی و لە جەوێکی گەرم بە خێراتنی برایانی خۆشەویستمانەکەین لە مەکتەبی کاروباری وەرزش مامۆستا کۆچەر مامۆستا عادلی بەڕێز عەزیەتان کێشاوە لە دوورەوە هاتوون خی گەورە پاداشی خێریان ماتەوە وەکو پێشتریش لە پرۆگرامەکان هەمووتان ئاگادارن بەڕێزان ئینشاڵڵا ئەمڕۆ چالاکیەکی جیاواز و نەوعی بۆ کۆمەڵە فێرخوازی نمونەیی لە فێرگەی دایک پێشکەشەکرێ ئەویش لەژێر ناونیشانی کەمپی بنیات لە ناحیە ڕزگاری ئینشاڵڵا ئەمە ئەبێتە چالاکیەکی مێژووی بۆ فێرخوازانمان وەکو پێشتریش لە کەلیمەی بەیانی ئاماژەمان پێکرد ئەم پرۆگرامە ئینشاڵڵا پرۆگرامێکی تەواو ڕاهێنانیە بێت بە شێوەیەکی کردداری بە شێوەیەکی عەمەلی لێوە لە ناو ڕاهێنانان لە بەیانیەوە تاکو کاتی تەواوبوونی پرۆگرامەکانمان جا ئینشاڵڵا بە گوێرەی ئەو خشتە و بەرنامانەی کە دانراوە داواتان لێکەین بە جوانی و بەڕێکوپێکی پێوەی پابند بن بە هەوڵدن بە شێوازێک کە مشارک و بەشداری بەرنامەکان بن کە زۆر سوودمەند بن ئینشاڵڵا لێی وەکو وتم لەوانەیە جۆرێک لە جۆرەکان تاقیکردنەوەشمانە بێ ئینشاڵڵا بە تایبەت بۆ سیمینارەکان زۆر بە تەرکیزەوە زۆر بە ئاگایانەوە ئینشاڵڵا ئاگاتان لە بەرنامەکان بێ و لە سیمینارەکان بێ و ناوڕۆکی بەرنامەکانیشمان بۆ باسکردن لە تاقی بەیانی لە فێرگە ئینشاڵڵا ئەمڕۆ جگە لە سیمینارەکان دەرفەتێکی باش ئەدرێ بە فێرخوازەکان کە بە شێوازە لە شێوازەکان سیمینار پێشکەش بکەن و لە شێوەی گروپ ئەو ڕێنمایی و ڕەوشت و ئاکارە جوانانەی کە فێر بوون لە فێرگەکە و هەروەها ئەو ڕاهێنان و بابەتە وەرزشی و تەندروستی و چالاکیانەی کە فێر کراون یا فێر بوون لە ماوەی ڕابردووە ئەوان هەمووی گەڵاڵاکەین و ئەیکەینە کۆمەڵێک نووسین و لێرە پێشکەشێکەکەین لە ناو خۆتانە قوتابیەکان فێرخوازە بەڕێزەکان و دوای کۆمەڵێک یاری تەرفیهیمانە بێ لەگەڵ ئەوەی کە بە شێوەی و بەرنامەی کە دانراوە خواردن و خواردنەوەکان ئامادەکرێتەوە. الله أكبر الله أكبر الله أكبر ئایا کاتێک تۆم دەستنوێژاگری هیچ لەکە بەدەم چاو تەمێنێتەوە؟ نەخێر. دەست و دەمچاو نووری لێ نابارێ؟ بەڵێ. ئەزانەوە کارەکەی چییە؟ چونکە ئەو چڵک و ناشرینیە کە قەرارە بەدەست و پەنجە و دەموچاومانەوە نیشتی بێ بەهۆی گەرماوە بەهۆی تەبوتۆزی دەرەوە بەهۆی دەستنوێژەکە لاچە. کەواتە ئێمە گەر بمانەوێت سیفەتە جوانەکان لە خۆمانە جوانکەین ئەبێت سیفەتە ناشرینەکان لابێت. سەر بابەتی سەرۆمان ئەوە سەر بابەتەکە بەڵام وەفا کاڵایە بۆ پێگەشتنمان لە دوای لەم قسەتیەکەین. وەفا کاڵایە بۆ پێگەشتنمان واتە تا وەفامان نەبێ پێ ناگەین. تا وەفامان نەبێ پێ ناگەین. گەورەترین وەفاش زانین چییە؟ بەرامبەر بەخوای پەروەردگار. بەس بێدەنگ یەکسەر ئەوەی کە بێدەنگ خوبێ لە میارەکە ناکە وریان فێرخوازان گوێ بگرن چۆن گروپمان دیاری کردووە ئێمە ئەمڕۆکو فێرگەی وەرزشی دایک هەستاین بە چالاکیەکی نەوعی بۆ فێرخوازەکانمان وەکو ئەزانین کە فێرگەی دایک لە دوو بەشی سەرەکی پێکات و بەشی وەرزش و بەشی پەروەردە ئێمە چەند مامۆستایەکی بەڕێزی دیکە سەرپەرشتی بەشی پەروەردە ئەکەین و کە بابەتەکانی پەروەردە و بابەتی فەرموودە بابەتی قورئانیان پێڵێنەوە
والحەمدلله کۆمەڵێک تەلەبەی باش لە پەروەردەکەی ئیسفادەی کردووە و پاشان کە ئەم شتە لە ڕابردووە لە ساڵی ڕابردووشان فەرەرگە بەردەوام بووە و ئینشاءڵڵا لە داهاتووە بە شێوەیەکی باشتر و بە شێوەیەکی چاکتر بەردەوامی بە فێرگەکەمانە دێت. لەم کاتەیە خاوەنی نزیکی 170 بۆ 180 قوتابیە بین و لە بەرنامەشمانە هەیە وەکو پەیوەندی بە دایک و باوکانیانەوە بکەین بۆ زیاتر یەکترناسینی بینی نێوان مامۆستا و دایک و باوکەکانیان تا لێک تێگەیشتێکی زیاتر هەبێ بۆ بەرەو پێشبردننی بواری پەروەردەی قوتابیەکان. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان دیارە هەموو کارێک نەک تەنها وەرزش ئەبێ بەڕاستی بابەتی ئەخلاق و ئاداب و پەروەردەی لەگەڵا بێ و بە تایبەتیش وەرزش چونکە وەرزش بابەتێکە حەز و ئارزوو ئینسانی لەگەڵای پێی-خۆشە ئەگەر بێت و بابەتە وەرزشیەکە بابەتە پەروەردەیەکە و ئەخلاقێکی تیا دەرکەی بەڵام بەڕاستی هیچ تامولەزەتێکی نامێنێت. یعنی من کاتێک کە وەرزشەکەم ئەبێ بەڕاستی زمانم لە وشەی خراپ و نەشیا و دوور بێت چونکە من لەگەڵ خەڵکێکە یاریەکەم گشتی ڕەفیق و دۆست و ناسرا و ناکرێ بەڕاستی زمانت پاک نەبێ ناکرێ هەموو شتێک بە چاوی دژمنایەتی وەسەرکەی بۆیە بەڕاستی پەروەردە بابەتێکی گرنگە لە هەموو کارێکە و بە تایبەتیش لە وەرزشەوە بۆیە ئێمە لە فێرگەی دایک یەکێک لە گرنگیدانە سەرەکیەکانمان بە بابەتی پەروەردەیە ئەو کەسەی کە لا ئێمە فێری وەرزشە بێ ئەبێ بەڕاستی لەگەڵ یا لەگەڵ پەروەردە و ئەخلاقەکە گەورە بێتەکە چۆن وەرزشەکەی لەگەڵا گەورە بێ و پەروەردە بێ پێوە ئەبێ هاونیشینی بابەتە وەرزشیەکەی بەڕاستی بابەتە پەروەردەی و ئەخلاقەکەی لەگەڵا گەورە بێ چونکەوە بەڕاستی هەدەف و ئامانجێکی گەورەیە بۆ ئێمە وەرزشکارێکی بە ئەخلاق و پەروەردەکرا و پێشکەشی کۆمەلگا بکەین بۆیە ئەوە خاڵێکی زۆر گرنگە بلا ئێمەوە کە لە فێرگەی تایک ئیهتمامێکی گرنگی پێ بدەین وەکو کە ئێستا هەیمانە لە پاڵی وەرزشەکە دەرزە پەروەردەیەکانمان ئیدامە پێداوە و گرنگیەکی تایبەتمان پێداوە. بەناوی خوای بەخشندە و مێرەبان جارە پێشەکی زۆر جێگەی خۆیەتی دەستخۆشی و سوپاسی تایبەت ئاراستەی مەڵبەندی گەرمانی کۆمەڵی دادگەری بکەین بۆ هەستان بە سازکردنی ئەم خێوەتگەیە بۆ فێرگەی دایک کە بەڕاستی فێرگەی دایکیش هیچێکە لە باشترین فێرگەکانی کوردستان لە ڕووی پەروەردە لە ڕووی وەرزشیەوە ئێمەشکو مەکتەبی وەرزشی کۆمەڵی دادگەری کوردستان مەکتەبی کاروباری وەرزش هەمیشە لە هەوڵی ڕێزکردنی لایەنی پەروەردەی یاریزانەکانی فێرگەکان دایم بە تایبەت ئەوانەی کە ئەو فێرگانەی کە لەگەڵ مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری تەنسیقانەیە ئێمە سپۆنسەری لایەنی پەروەردەیانەکەین ئەوەی بەلای ئێمەوە گرنگە پێش ئەوەی کە وەرزشوانێک دەبێتە وەرزشوان پەروەردەیەکی باشیە بێت یا ئەو کاتەی یێتە ناو فێرگەکان لە لایەنی پەروەردەیەوە بە شێوازێکی زۆر باش پەروەردە بکرێت ئەو جا وەرزشوانێکی سەرکەوتووی لێ دەردەچێت و پێشکەش بە کۆمەلگا دەکرێت. جارێ پێش هەموو شتێک وەک پێشتریش عەرزم کردن فێرگەکانی فێرگەی دایک بە تایبەت لە سنووری گەرمیان هەمیشە پێشەنگ بووە لە خزمەتکردنی قوتابیان بەلایەنی پەروەردەی ئەم فێرگەی دایکە چەندین تەرەبەی تایە کە ئێستا نزیک 15 جوزە قورئانی پیرۆزیان لەبەر کردووە. ئێمە وەکو مەکتەبی کاروباری وەرزشی هەمیشە پێزانینی تایبەتمان بۆیانە بووە بەشدار بووین لە سەرکەوتنەکانیان دڵخۆشین بە پێشکەوتنەکانیان بە تایبەت لە لایەنی پەروەردەیی لایەنی وەرزشیش بێگومان ئەمانە سەرکەوتنی زۆریان بەدەستێناوە وەکو مەکتەبی کاروباری وەرزشی کۆمەڵی دادگەری سوپاس و دەستخۆشی تایبەتمان بۆ مامۆستایان ڕایەنەران بەرپرسی فێرگەکە بە تایبەتریش مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری هەیە. ئێمە وەکو مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی دادگەری ئەو پەڕی هەوڵ و توانای خۆمانمان بەگەڕ خستووە بۆ خزمەتکردنی لاوانمان چ لە ڕێگەی وەرزش یاخود لە ڕێگەی پەروەردەکردن و ئەم فێرگەیەمان دروست کردووە و هاوکاری باشیانین بۆ پەروەردەکردنیان ئەم فێرگەیش دوو تەوەری لە خۆی گرتووە تەوەری پەروەردە و تەوەری وەرزشیش لە پاڵ وەرزشەکە پەروەردەیەکی باش و ڕەسەنی جوان فێر ئەبن و سوودی باشیان لەو دووبارە وەرگرتووە. منام ژیار شاوەیە لە فێرگەی دایکەوە هاتوون بۆ ئێرە هیوادارم هەموو جارە لێرە کۆبینەوە بۆ هەموو خۆشەویستانەوە ئێستا سەرقاڵی مامۆستاکانم پێمیان بزانمە هەرچی فێر و ڕەوشت و ئەخلاقمیان کردە ئیستا دەینووسم و دەیان دەبێت. سەرەتا سەلام عەلەیکم وڕەحمەت الله وبەرەکاتوو من ناومە بە سەردارە لە فێرگەی دایکەوە هاتوین بۆ ئێرە مامۆستاکانمان وەرەقەیان داوە پێمان کەوە هەرچی فێر بووین لە فێرگەکە فێری ئەدەب و ئەخلاق و چۆنیەتی دوورکەوتنەوە لە هاوڕێی خراپ و چۆنیەتی دوورکەوتنەوە لە قسەی نەشیا و فێری ئەوانمان دەگەن دەڵێن بزانم
هەرچی فێر بووی دە فێرگەکەمان بۆمان بنووسە و دەیدەین پێیان. نامزانەتەها کەریم فێری پەروەردە و شتی جوان و مامۆستاکان فێری شتی بەڕەوشت و لە هاوڕێ خراپ دوورکەومە و هەمجە لە هاوڕێ خراپ دوورکەوینەوە نەوینە نەفەری خراو دوایە ماسای وەشەکەمان فێر توپانمی کردە و بووینێتە پاڵەوان. بە ناوی خوای گەورە و میرەبان ئێستا دەستەکەینەوە بە دابەشکردنی خەڵاتەکانمان. سەرەتاش بە چەند ئایەتێکی قورئانی پیرۆز لەلایەن کاک هەفرێز مەهدیەوە با بفەرمێت. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين الرحمن الرحيم مالك يوم الدين إياك نعبد وإياك نستعين اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم غير المغضوب عليهم ولا الضالين. دەستەکەین بە دابەشکردنی خەڵاتەکانی خاوەنی پلەی دووەم لەلایەن کاکە بۆ عاسمەوە بە بفەرمون و قوتابیەکانیش هەڵسم بۆ دابەشکردن وەرگرتنی خەڵاتەکانیان. فێرگەکان بۆ ئاسی سنووری گەرمیان با بەڕیز بفەرم بۆ وەرگرتنی خەڵاتەکان. ئەو مامۆستا ناوی چییە؟ ئەوە ناوی چییە؟ ناوی چییە؟ شێرکۆی. سپاسی مامۆستا شێرکۆکەین. داوا لە کاک سەفای شەکەم بفەرمێ بۆ دابەشکردنەکەی فەرموون.